بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێی بەرنامەی ڕوانگەیە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم ڕوانگەی ئەم جارەمان قسەکردن لەسەر پرسی ڕۆشنبیری. هەڵبەت ئەم پرسێکی گرنگە و پرسێکە قسەی زۆر لەسەرەکرێت. هەڵبەت پرسێکی یەکێکە لەو پرسانەی کە جەدەلێتی زۆریشی لەسرە. ئێمە هیوادارم لە گفتوگۆکەمانە نەچینە سەر جەدەلێتی ئەوەی کە ڕۆشنبیر چێەوە بەچێ گوترێ ڕۆشنبیر، چونکە ڕەنگە تا ئەندازەیەکی زۆر ئەمە یەکلایی بوو بێتەوە. قسەی ئێمە لەسەر پرسی ڕۆشنبیر خۆیەتی ڕۆشنبیریەت چییە و کاریگەری چییە و جێکەوتەکانی ڕۆشنبیری چییە و لە ئێستاە ڕۆشنبیر و هەروە ئەو بەرخوردەی کە ڕۆشنبیرەی کاتوانێت چی سەربارکە بۆ ئێمە. ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز بابەکرد دڕێی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیر و هونەری سلێمانی تاوتوێکین. کاک بابەکر زۆر بەخێر بیت. زۆر سپاس مەمنون. کاک بابەکر وەکو وتم ئێمە زۆر پێویستمان بە جەدەلێتی ئەوەی کە ڕۆشنبیر چێە، لای فلان فەیلسوف ڕۆشنبیر چێ و لای فلان فەیلسوف لای فلان بیرمەند فەیلسوف کامەیە و خەسڵەتەکانی ئەبێت چی بن. زۆر پێویستمان بەمە نییە. تا ئەندازەیەکی زۆر دەکرێت دۆخی ئێستا هەرێمی کوردستانیش لەو دۆخانە بێت کە ڕۆشنبیر تیا مامەڵاکەوە ئێمە ڕۆژانە بینین کە ڕۆشنبیر قسەی هەیە و هەروەها بەرخوردی لەگەڵم کۆمەلگایە هەیە. لە شتێکی زۆر سادەوە دەست پێ بکەین وەکو چوونە ناو بەرنمەکەویش لەسەر پەیوەستە بە سلێمانیەوە. ئێمە زانین کە سلێمانی کراوە بە پایتەختی ڕۆشنبیری. ئەم ینی بە پایتەختکردنی سلێمانی یاخود با بڵێن بەخشینی ئەم شوناسە بە سلێمانی بە جددی ینی ئاوا بڵێن حەقی خۆیەتی یاخود با بڵێن شتێکی هەیە قەدەرێکی هەیە ناوی قەدەر ڕۆشنبیری یاخود ئەمە توزانم غرورێکی شارچێتیە. بەڵێ زۆر سپاس بۆ دەستپێکەکەت. ڕاستیەکەی بابەتێکی گرنگە و بابەتەکە وەکو جەناب باست کرد هێنێ قسەی زۆر لەسەر بکەین. من بە هەندێک نمونە باسەکەم بۆی کە بزین سلێمانی ینی چیە پایتەختە ڕۆشنبیری یاخود ئەم شناسی پێ بەخشراوە حەقی خۆیەتی یان نا. لە ئێران یەک دوو شار هەن کە ناوبانجیان زۆر هەیە و ئەمانە ناوێن پایتەخت بیاننا شاری گەورە و ناوداری ئێران. شیراز بە حکمەوەی کە سعدی شیرازی پیاوێکی مەزنە لە سەدەی 13 و 14 ژیاوە لەگەڵ حافظ شیرازی کە شاعیرێکی ئەجگار گەوری ئێران لەو شارە ژیاون ئێستا مەرقەدەکانیان مەزارەکانیان بۆتە شوێنی ئەوانەی کە پێتری گەشتیاری کللتوری خەڵگەت شێ بە سەردانیان وە خەڵکی ئێرانیشە چێ. مەشهد شارێکە لە خۆڕڵاتی ئێران بە هەمان شێوە شارێکە کە یەکێر ئیمامەکانی شیعی لێ خەڵک سەردانیە کاتووە ئەمە شوێنن ناوێن هەرچێک بێ شاری گرنگ و مێژویر کللتوری و دینین. لە عێراق نەجەف و کەربەلا نەوترا پایتەختی شیعیانی جیهان، بەڵام بە حکمی ئەوەی کە مەرقەد و مەزاری ڕەهبەران و یا شەهیدەکانی شیعی لێ خەڵک ڕویان تێکە بە ملیۆن ڕویان تێکە. لە تورکیا شارێکی جەناب تەزانی بە ناوی قونیە. ئەم شارە لە پایتەختەوە لە ئەنکارە و لە ئەستەمبوڵیشەوە دوورە، بەڵام بۆ حکومەی کە مەزاری مەولانە جەلالەدین ڕۆمی لێیە و مەولانە لەوێ ژیاوە و لەوێ نێژراوە و لەوێ دەرسی وتوتەوە. ئێستا شوێنێکی زۆر زۆر گرنگی ڕۆشنبیری و کللتوری تورکایە و نوێک لە مای فەخرە بۆ تورکاشیانی. لە هندستان لە ئاگرا شوێنێک ئەوی تاجمەحەل کە پاشایەکی هندستان لەوێ ئەم شوێنەی کردو ئێستا بۆتە شوێنێکی گەشتیاری گرنگ. ینی هەندێک شوێن مۆقع لە دنیادا ناویان هەبێ یا نەبێ وەکو پایتەخت لە ڕسمیە خەڵک ڕویان تێکە. سلێمانی لە تەمەنی 200 و ئەوەندە ساڵی تەمەنی ژیانی خۆیان کە ئەساسە و دروست بۆ پایتەخت بۆ بابانەکان شارێکی ڕۆشنبیری بووە. هەم بابانەکان خوان خەڵکی ڕۆشنبیریان تیا بووە، هەم دواتر شاعری گەورە لە منطقەی پیا بووە لە نالیەوە بۆ مەحوی بۆ گۆران بۆ بێکەس بۆ شەرک و بێکەس بۆ سەدان شاعیرتر لەم ناوچەیە ژیاوە و گەشەی کردووە و شعری وتوەوە. لە پیاوە دینەکانە مەسەلەن جەناب دەزانی مەولانە خالید نەقشبەندیمان هەیە، کاک ئەحمەدی شێخمان هەیە، شێخانی بڵێن نۆدەی کە لە نزیک سلێمانی بوون هاتوونەتە سلێمانی و ژیاون و حتا مەولانە خالید جەناب دەزانی کە قوتبێکە کە ئینسا کتێبەکانی ئەبینی لەو زەمانەدا کە تۆ ویستوێتی ئیسلاحە لە ڕێوەڕسمی دینی منطقەیە بکات. ئەمانە
هەمویان کاریگەریان هەبوو بوونە تەمای ڕۆشنبیرکردنی خەڵکی ئەم شارە و دانیشتوانی ئەم شارە و دەوروبەریشی یعنی لە سیاسەکانە جەناب دەزانی و خەڵکی کەش دەزانێت کە لە بابانەکان لێگەڕین کە خۆیان خەڵکی سیاسی بوون و ئەمارەت بووە ئەمارەتێکی گەورە بووە و ملانی کردو لەگەڵ عوسمانیەکانە و لەگەڵ خەڵکی تریشە لەگەڵ ئێرانەکانی شەکردوێتی دوای ئەوان لە سەدەی 20ەمە شێخ مەحموودی گەورە دێ شێخ مەحموودی بەرزنجی دێ دواتر مەلا مەستەفا ماوەیەک لە سێمانی ژیاوە دواتر برای مەحمەد و خەڵکی تر بە دوانە دێ ئەمانە جۆرێک کاروباری کەلتوری ڕۆشنبیرە لەم شارە زیاد کردووە بە ئیزافە ئەوەی کە پیاوێکی زۆر گەورەی و پیرەمێرد بە تاقی تەنیا لە ئەستەمبوڵ و هاتوو لە سلێمانیە چاپخانەی دامەزراندووە ڕۆژنامەی ژیان و ژینی دامەزراندووە کە ئەم ڕۆژنامانە ئێستاش سەرچاوەیەکی گرنگی ڕۆشنبیری و کللتورین بۆ ئێمە بوو هەموو خەڵکی کوردستان جگەرەوەی کە ڕۆژنامەی تری زۆر لە سلێمانی چاپ بووە شێخ مەحموود چاپی کردووە لە جگەرەوە تێگەشتنی ڕاستی لیزەکان چاپیان کردووە ینی مرکزێکی تیشکدانەوە بۆ بۆکای ڕۆشنبیری بەس ببوورە کەک بابەکر ئەگەر لێرە بوەستێنم هەندێک ئەیجارنەوە بۆ خەلفێتێکی تر یاخود با بڵێن بۆ باگراوندێکی تر کە شاری سلێمانی بە بەراورد لەگەڵ شارەکانی تر ڕەنگە شارێکی زۆر کۆن نەبێ شارێکی تازە بێ ئەمەش چانسی ئەوەی پێبەخشیوە کە سلێمانی هەر لە سەرەتاوەکو شار بنیاد بنرێت چونکە ئێمە ئازانی کە قسە لەسەر چەمکی شارەکەین شار وەکو شتێکی مردوو باس ناکەین بەڵکو وەکو شتێک کاژی و پێدراوی خۆی هەیە قسە لەسەرەوەیە کە هەر لە سەرەتاوە کە سلێمانی بنیادەنرێ ینی وەکو شار بنیاندرێ ینی ئەساسی سلێمانی جگە لەوەی کە شارێکی ڕۆشنبیری بووە لەسەر ئاستی فەرهەنگی مەسەلەن بۆ نمونە کاریگەری هەبووە شارێکی سنعەتیش بووە ینی سارێک بووە کە لەسەر ئەساسی سنعەت بنیانراوە هەتا قسە لەسەر ئەوەیە کە ینی دوور لەوەی کە ئێمە بڵێن خەڵکی سلێمانی نەمە قسە لەسەرەوە نییە قسە وەکو لەسەر مێژووی ئەم شارەیە دەگوترێ ینی وەختی خۆی سوڵتانەکانی کە بکەم شاران زیندوو کردوەوە لە سلێمان پاشا ئەوانەوە ینی چۆنەڵی جوابیان ناردۆ بۆ شارە زوریەکان بۆ شار باژۆڕەکان کە خەڵکی سنعەتیان بۆ بنێرن بۆی کە ئەم شارە بکەن بە شارێکی سنعەتی ئەوە چ کاریگەریەکی هەیە بێگومان ئەوەش کاریگەری هەیە لەسەر عەقڵ لەسەر هۆشمەندی و شاری خەڵکەکە بێگومان ینی ئەوە لە ڕووی زانستیشەوە ئیسپات بووە کە ئەوانەی کە لە شارە ئاژین بە حکمی لەگەڵ تەکنیکی تازە مامەڵەکەن هوشیاریان باڵاترە ئەو کەسێک کە لەگەڵ نیر و هەوجار ڕێکات تەعاملەکە مامەڵەکە جیاواز و کەسێک لەگەڵ سارێکی ئاخیر مۆدێلە تەعاملەکە چونکە فێرە بێ شتەکانی ینی فێرە بێت و تەکنیکی زۆرترە وەک جەناب دەڵێ سلێمانی لە ئەساسە بۆ شار دروست بووە و پایتەختی بابانەکان دروست بووە قەڵاچوانە هاتووەتە ئێرە لە پێش لە قەڵاچوانان بووە ئەمە وای کردووە خۆیان بە ئەنقەس چون خەڵکی سەنعەتکارە هێناوە جارە سەنعەتکارەکە لە سابوونکەران لە سابوونیان دروست کردووە یاخود خەریکی ئاسنگەری بوون یاخود هەموو پیشانەی کە شار پێویستی پێێتی ئەمە وای کردو هوشیاری خەڵکەکە باڵا بێ ئێستا ڕەنگە من و جەنابەت کاتی ئەومان نەبێت باسیت خەلفێتی ئەوە بکەین کە چۆن ئەم شارە بۆتە خەڵکی کۆ کردوێتەوە لە ڕۆشنبیر و یاخود لە سەنعەتکار یعنی ئەمە باسی واقعەکە خۆی بکەین خۆی ئێستا وا هەیە ینی ئەم شارە کۆمەڵێکی ئەجگار زۆر ڕۆشنبیر و هونەرمەندی لە هەناوی خوا پێگەیاندووە کە بە بڕای من ئێستا کە من ماوەی ساڵێک و دوو مانگ شتێکە من مام وەکو مۆزەفێکی دەوڵەت کارێکم لەو مەجارەدا هەستەکەم بەڕاستی ئەم شارە لێوان لێوە لە هونەرمەند لە ڕۆشنبیر لە خەڵکی بەتوانە کە بەداخەوە زمینێکی باش نییە بۆ کارکردنی ئەوان لەگەڵ ئەوەشە کارەکان بەردەوامە و ڕۆشنبیربوونی سلێمانی بە ئەندازەیەکە کە ئەتوانین بە بەڵگا و بە ئامار بیسەلمێنین ئیسپاتی کەین کە شارەکانی تری کوردستان لێرە قەرزەکەن لێرەوە هین نێردە ئەکرێ ڕۆشنبیر چۆن کاتی خۆیڵێن سینەکان نامەیەکان نووسیوە پاشایەکی سین نامی نردوو بۆ یۆنانەکان ئەڵێت خخوایەک دوو فەیلسوف دێنن بۆ مانیشمان پیانە ئێستا سلێمانی ڕۆشنبیر و هونەرمەند نێردە ئەکە بۆ شارەکانی تری کوردستان کە ئەگە پێویست بە باسیەکەین کاک بابەکر ئێستا جەنابەت بەڕێوەبەرایەتێکی گرنگی ئەم شارێک ئەگەر پرسیاری ئەوە بکرێ بە بەراورد بە ساڵانی تر بەراورد بە پێش ئەم دوو دێ و نیوەی کە خۆشمان کارمان کردووە لە کای ڕۆشنبیریە ئێستا ئاستی ڕۆشنبیری لە شاری سلێمانیە لە چه ئاستێکایە نازانم ئەگەر وەکو کەسێکی سادە لە هەر شوێنێکی ئەم شارەوە سیری ئەم شارەکەی شارێکی ماندوو دیارە شارە بێت لە ڕێگای هونەرەوە لە ڕێگای ڕۆشنبیریەوە تەنەفوس بە و هەروەها چۆنەڵێ پشوێک بە
بەجددی ئەم شارە پشوویتیایە یاخود با بڵێن ئەو حرەکەتە ڕۆشنبیری و هوەری کە سلێمانی زۆر شانازی پێواکە و عەناقەتێکی گەورەشی بەش سلێمانی بەخشیوە ئێستا مەوجودە. ڕاستیەکەی مۆزۆی مهمەوە مۆزۆیەکە بەنسبەت ئەوەی کە ئایا سلێمانی ڕۆشنبیریەکەی چۆنە ئەوە بێ خەڵکی تری پسپۆر بیکا بە ئامار و ئەوانەی کە خەریکی داتای ئەوەن ینی ڕەنگە من خۆش نەبێ باسکەم لێرە یاخود ببێتە مەدەحکردنی دایرەکەی خۆمان بەڵام ئەو بەشێتری قسەکانی جەنابەت کە ڕۆشنبیری هونەر ئەبێ وا بکە خەڵکە ناسەبە فعلا ئێمەش پێمان وایە لە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی کە خەڵکی سلێمانی بەتابەتی و خەڵکی کوردستان بەگشتی پێویستیان بەڕاستی بە لایەک یاخ پێویستیان بە جۆرێک لە لاوانەوە هەیە کە هونەر ئەویان بۆ بکە زانکە بمبورە دەگوتری هەموو شارەکە بێ هونەرمەندێکی تایبەتی خۆی هەبێ ینی لەم لە ڕگای هونەرمەندەوە ئەزانی بیۆگرافیای ئەم شارەمان بەڕاستە بەڕاستە دەمنەوە ئەرزەکەم بەڵێ ئەوە هەیە من کە بێم پیا بێم هونەرەکان جاب بکەینەوە مەسەن هونەری میوزیک جاب بکەینەوە یا هونەری شێوەکاری یاخود هونەری میلی یاخود شانۆ یاخود سینەما هەموو ئەوانەیە ئێستا ئێمە بەشەکانمان هەیە ینی و ئێمە لەو بارەوە چالەکەکانمان ساڵی ڕابردوو کە لە ساڵێکی ئیشکردنی ئێمەدا ئێمە ئەمەرەکان من لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی پێشکەشم کرد و کۆنگرەکە هەیە هەم لە ئەکاونتی من هەم لە ئەکاونتی دایرەش هەیە ینی لە پێیجی دایرە دەبڵات دامانناوە ئێمە ساڵی ڕابردوو 292 چالەکیمان کردبوو بەڵام بە 41 دایرەمان هەیە ئێمە 41 بەڕێوەبەراتی و فەرمانگە و بەشمان هەیە لە سنووری 4 پارێزگا سلێمانی بە 2 ملیۆنەوە کەرکووک هەم لەگەڵ ئێمەیە بەشێک لە گەرمیان تابعی سلێمانیە لە ڕۆشنبیریە و ڕاپەڕین قڵارزێ و پشدەر و بیتوێن هەردووچی ینی هەڵەبجەش تابعی سلێمانی بوو ئێستا جیاوەتەوە ئێمە هەوڵماندا و کارەکان بکەین بەڵام لەو گەڕێن ئێمە چیمان کردووە ئەو خاڵێک باست کرد لەسەری ئەوەستم فعلا بێ ڕۆشنبیرەکانی ئەم وڵاتە هام بدرێن تەشجیع بکرێن و زەمینان بۆ بڕەخسەنرێکە ئەو غەزایەکی چۆن ئێستا لە بازاڕە غەزای مەعیدە هەیە فاسۆلیا برنج زۆر و زەبەندەیە خەڵکی کڕێ بەو شێوەیە کە هەیە ینی لەگەڵ ئەزمەکەشە لەگەڵ قەیرانەکەشە بەڵام غەزای ڕۆحیش پێویستە منم بێ ئەو بڵێم پێش بێ مەسەر تەفاسیلی مۆزوعەکە یعنی خەڵکی کوردستان و خەڵکی دنیا بەردەوام لەگەڵ هونەر ئاژین یعنی ئێستا تەلەڤیزۆن لە سلێمانی بۆ نمونە تەلەڤیزۆنی کەناڵی کورسات کەناڵێکی هوندەری هەیە و کەناڵێکی سیاسی هەیە کەناڵی NRT کەناڵێکی گشتی هەیە سیاسی و خەبەر کەناڵێکی هەیە هی هوەری و کەناڵێک تر کراوەتەوە بە ناوی فالکۆن فامیلی ئەمانەی هوەرین و زۆر تەلەڤیزۆنەکانی بەردەوام خەڵکی ئینسان لەم شارە لە هەموو شوێنەکان تر لەگەڵ هونەر ئاژی یعنی هونەر شتێکی غەریب نییە بە خەڵک بەڵام ئەوەیە خەڵک پێویستی بە هونەری تازە و یا غەزای تازەیە کە چێژی لێوەربگرێ ئێمە لەو بارەیەوە کاری باشمان کردو بەڕاستی ینی ئامارەکان لەبەردەسان و ئێمە پیجی ئێمە وە لە ئەکاونتی دایراوە مانە هەموو شتەکانمان باس کرد دوێنێ ئێمە لە تەلاری هونەر کۆنسرتێک بە ناوی خەونی کوردان پێشکەشکرا کە تەلاری هونەر پڕ بوو 1600 کەسەکەی هی گریان بوو بڕاستی ینی من ینی سەر بیری لەکەم و ئەم کارە جوانە لە سلێمانیە کراوە بە دڵنیایی ئەڵم کە من بخۆم لەگەڵ مۆسیقای خۆراوایی شتێکەڵم لەگەڵ مۆسیقای کلاسیک و تازەشی ینی ڕەنگە لە ڤێناش هەر وا شتیوا بکرێ ینی ئەمەی کرا هەڵبەتە بە بەشداری لەگەڵ تیپی ئۆرکسترای عێراقیش هاتبوونی ئەمە جاری دووەمان ئێمە داوەتیان کرد ئەمساڵ ینی خەڵکەکە لە ئەخیرە هەموو قەعەکە هەموو هۆڵی تەلاری هونەر هەستا سەر پێ بە چەپڵە ڕێزان بۆ ئەم کەسانە کە تەنها مۆسیقا بوو هەندێک مەقاطعی بچووکی شعر و سرودی نیشتیمانی ئەی شەهیدان ئەی شەهیدان بە شێوەیەکی ئەجگار هونەری پێشکەشەکرا یعنی ئەمە لە مۆسیقایە ئێمە کاری شارەکە سلێمانی زەمینەیەکی ئەجگار مەزنی هەیە بۆ پێشکەشکردنی کاری مۆسیقی و ئێستا ئێمە خۆمان لێ ناڕازین پێمان وایە ئێستا ئەبێ کاری باشتر بکرێ بۆ نمونە ساڵەکانی 1976 بە دووە تا گاتە 1956 کاری مۆسیقی زۆر باش لە سلێمانیا کراوە ئێستا بە ڕێی من ڕەنگە ڕێی من دروست نەبێ خەریکی نێنێ ئێمە خەریکی کۆنفرانسێکی مۆسیقینی خەریکی ئێستا ئێمە چەند جارێک کۆبوونەوە ئێمە پێرێ بەتر پێرە لەگەڵ زانکۆ سلێمانی کۆبوونەوە کە کۆنفرانسەکەین بۆ مۆسیقا بۆ وەزمان وایە بۆ لە ساڵەکانی بۆ نمونە هەشتاکان و پێش هەشتاکان ئەکرا کەریم کابانێک هەبێ حەسەن گەرمیانێک هەبێ عەباس محەممەدێک هەبێ عەباس بارامێک هەبێ خەڵکی تر هەبێ گۆرانەکان ئێستا لە سەردەمی خەڵکە کاک ئەبوبەکر ئەگەر ببووریت
قسەیەکی معقولی ڕۆشنبیری هەیە خود با بڵێن تێڕوانێکی ڕۆشنبیری هەیە بۆی کە قسە لەسەر ئەوە کە کابێ شارەکانمان لە یەک نەچن نەک شارەکانمان لە ڕووی دیزایانی خانوبەرەوە لە یەک نەچن ئەبێ لە ڕووی موزیکیشەوە لە یەک نەچن لە ڕووی ئەو پێدراوە هوەرانی کە هەشن ینی هەتا ئەوە ئێمە کاڵێن دیالکتی سلێمانیا دیالکتی مەسەن فلان ینی تەسەور ناکەی ینی جاران کەس دەتگوت تیپی باواجی کۆیە مثلا ئەگوترا تیپی مۆسیقای سلێمانی ئەگوترا تیپی مۆسیقای هەولێر یعنی ئینسان کە گوێی لە تیپی مۆسیقای هەولێرە بۆ زانی کەمە مۆسیقای تیپی یاوەی باواجی یاوەی سلێمانی بەتەشید بەس هەست ناکەی ئێستا نەک لە ڕووی دیزاین و خانوبەرەوە شارەکانمان هەمووی لێگەچن زین لە ڕووی موزیک و کاری هوەری شەوە لێگەچن پێت وایە ئەمە بشتێکی باشە یاخود دەبێت شارەکان خەسڵەتی خۆیان ون نەکەن هەتا خەسڵەتی موسیقی و ئەدایی مەسەنە هوەریشی نازم قسەیەک دەگەر لەم بارەیەوە هەبێت موضوعی مهمە ئەم مۆزوعی جەناب باسییانەکە مۆزوعی مهم و چەندین بەرنامەن من حەزەکەم شتێک بڵێم بۆ تێیدی قسەکەی جەنابێت کە ئەم لێکچوونە مەترسیدارە معنای وایە ڕەسەنایەتیەکان شتە لۆکاڵەکانە فەوتێن ینی بەپێی ئامارێکی نەتەوەیە گرتوەکان لە ساڵیادی کللتورەکانە ئەمە وتارێک بڵاو کرا بۆ بەپێی ئاماری خودی نەتەوەیە گرتوەکان لە 100 ساڵی داهاتووە لە 100 ساڵی داهاتووە 180 زمانەکان و کللتورەکان نامێنن 120 نامێننەوە 180 زمان و کللتور نامێنێ 20 ئەوانی کە قوت هەدەن لە 100 ساڵی داهاتووە ئەمە یعنی چی یانیەوەی کە هەر میلەتێک دەست بە زمان و کللتوری خۆ نەگرێ لەو هەشتایە ئەبێت کە ئەڕوا ئەمە ئامارە نەتەوەگرتەکان لای کردێتەوە لە نەتیجەی لە کۆڕنەوەی ورد و زانستی دوور و درێژەمان کردووە بۆیە ئەمەی تەناب باسیەکەی ینی لە کوردستانیش ئەمە ممکنە کە ئەسڵەن ئێمە تەسلیم بە کللتوری بۆ نمونە فلان دەوڵەت بین یا فلان شێوازە کللتورێ ببین چونکە بۆ نمونە هەندێک بەرنامە هەیە هەندێک فیلم هەیە لە کوردستان ئازاکە پێشکەشەکرێ خۆ لە وڵاتی خۆشە شتێکی مەحبوب نیە نەکە لای ئێمە ینی لەبەرەوە من پێم وایە بۆ پاراستنی کللتوری خۆمان بۆ پێشخستنی هوەر و ڕۆشنبیری ڕەسەنی خۆمان ناتوانین دیواری چین دروستکەین لە بینی خۆمان و تورکیا خۆمان و ئێران خۆمان و ئەوروپا و غەرب خۆمان و ئەمریکا ئەمە ناکرێت مەحاڵە چونکە هەموو کەسە کەسە بە مۆبایلێکی ئایفۆن یاخود گالکسی لەگەڵ هەموو گۆی زەوی ڕەبتە لەگەڵ هەموو گۆی زەوی ئەتوانێت ئاوا بکات تەماشای هەر فیلمێکی یابانی بکە فیلمێکی ئەمریکی بکە تەنها ڕێگا ئەوەیە تۆ لە کوردستانەکەی خۆتە لە وڵاتی خۆتە شتی ڕەسەن و ئەسیل پێشکەشکەی جوانتر ئێستا بۆ نمونە لە مۆسیقای کوردیە باسی کۆم بکەم باسی تازەکان ڕەنگە خۆش نەبێت بێتە ڕێکلام بۆیان بەڵام لە کۆنا مەسەن باسکەی تۆ ئێستا کە نمونەیەکی زۆر تیپیک و مەشهورە حەسەن زیرەک بۆ نمونە هیچێکە لە کەسە هەرە گەورەکانی هوەری کوردی وەڕەسەنایەتێکی گەورەی هەیە مەسەری خالقی بۆ نمونە مامەستا عەلی مەردان مەسەلەن تاهر تۆفیق ئەمانە هەمووی هونەرمەندی گەورن یعنی ئەوانەی خەریکی زانستی مۆسیقاشن ئەگەر گوێ لەوانە بگرن ئەزان کەمانە لەسەر لە ڕووی هارمۆنیەوە لە ڕووی ریتمەوە لە ڕووی سیستمی گۆرانەکانەوەمانە خەڵکی بێوێنن بەڕاستی ینی لە تازەکانیش هەمانە هەندێک و خەڵک جوان لێ ڕائەگرێ بەڵام ئەمە پێویستی بە هاندان و بەڕێوەبردنێکی جدیتر و ورتر لای حکوومەتەوە یعنی حکوومەت لە هەموو دنیادا بودجێ جەناب باش زانی و هەموو ئەزانین کە ینی ڕۆشنبیری و هوەر بودجەیەکی تایبەتی وەتەرخانەکرێ بودجێ سلێمانی و ئەوەی کە دێنە سەرەوە ژەگەر پێت باش بێ لەسەر من حەشتەکە تۆزە قسە بکەین این لە وڵاتانی ترا من بیستمە کە حتا بودجە و پارێکە دانرێ بۆ ڕۆشنبیری هوەر بەخە بودجەی عسکەریە لە هەندێک وڵاتی گەورەشە ینی لە وڵاتی ئەمە ئەسەن ئەمە هەر باز ناکرێت گاڵتەشان پێ نایە بەڕاستی ینی بۆیە ئەم مۆزوعانە گرنگە بۆ پاراستنی ڕەسەنایەتی کللتوری و زمانەکەت و بۆ پاراستنی ئینسانەکان بەم شێوەی کە ئەکرێ ئیدامە بە نەتەوەبوونی خۆمدن بەڕاستی پێویستم باخی پێ بدرێت و دەوڵەت باخی پێ بدە چونکە ئێمە بەرەو لافاوە ئەکەوین کە پێوترێت گلۆبالیزیشن یاخود بە جیهانی بوون کە بارانێک و ئەبارێت تازە ئەمە ناتوانین بیوەسترین هەرچەند چەتر هەڵبێ ناتوانانی بیوەست چونکە هەرە بارێ ئەمە ناتوانانی خۆت بپارێزی تەنها ڕێگە ئەوەیە کە هەوڵدەی لە لای خۆتەوە ینی مۆسیقایەکی جوان پێشکەشکەی شانۆیەکی جوان پێشکەشکەی بۆ نمونە هوەرێکی شێوەکاری جوان پێشکەشکەی سینەما ڕەنگە دەرەخەتی ئەمریکانەین ئەڵمانش دەرەخەتی ئەمریکانەیە کە وڵاتیی ئەوروپی گەوری 80 ملیۆنیە بەڵام ئەکرێت تۆ ئەوانەی کە هوەری مۆسیقا کە لەم وڵاتی خۆتە کە تۆ فیلمی درێژ پێ ناکرێت فیلم کورت بکەی کە تۆ ناتوانانی مەسەلەن لە معاناتی بۆ نمونە ئێستای
گەلی ئەڵمانی تێناگەی ئەکە لە معاناتی خەڵکی هەورامان تێبگەی لە مانەتی خەڵکی شنگال تێبگەی یعنی فیلم لەسەر خەڵکی شنگال بکەیت لەسەر خەڵکی هەورامان بکەیت لەسەر خەڵکی کورد بەگشتی لەسەر معاناتەکانی گەلەکەت و ڕێگاچارەکان بۆ ئەو ینی ئەوەی کە پێوتێ ئستاتیکا جوانی لێرەش هەیە کاک بابەکر بابەتێکی زۆر جوان و ڕۆژان ئەویش قسەکردم لەسەر ڕەسەنایەتی تۆ گەڕێیتەوە بۆ لای حەسەن زیرەک یاخود بۆ لای مەزەری خاڵقی یاخود بە هونەرمەندێکی کۆنی ناوچەی هەورامان ئەزانی ئەجێڕێتەوە بۆ ناو جوگرافیاکەی خۆی یعنی تۆ ئەگەر گوێ لە هونەرمەندێکی هەورامێگریت یعنی ئەتوانێت جوگرافیایی منطقەی هەورامان بە هەموو بەرز و نوشێوی و هەستان و هینەکەیەوە بۆ بخاتە ناو قاڵبی گۆرانیەوە ئەگەر گوێ لە حەسەن زیرەکەی دەجێڕێتەوە بە ئەو جوگرافیایی کە جاران لە گوندێک مەسەلەن بۆن منە جوتیارێک مەسەلەن بۆن منە ئەرجێکیڵە کە گوێ لە مەزەری خاڵقی ئەگری ئەتوانێت ژینگەی شارت بە جددی پیشان بابەس بە شێوەیەکی خۆماڵی قسەی ئێستا لەسەر ئەوەیە بەڕاز ئێمە ئەو ڕەسەنایەت و خۆماڵێتەمان ماوە یاخود کەوتونە ژێر کاریگەریەکی ئەوەی کە جەنابێشت باسکت کرد کە مۆدێرنا یاخود با بڵێن گلۆباڵی هێنێ لەگەڵ خۆیان یاخود کەوتونە ژێر کاریگەری و هەیمەنەی ئەستاتیکا و هوەری گەلانی دیکە ئەوە حتا ئەوەی کە قسەکرێ زۆر جار لەسەر دراماکانیش ینی مەسەن بۆن من ئێمە تاکو ئێستا درامایکی باشمان نتوانیوە بەرهەم بێنیت بە شێوەیە کە ناچارمان کە بۆی کە مەسەن بۆن منە هەمومان جوێی لێ بگرین و هەمومان بە خۆمانی بزانین قسەکەمان لەسەر ڕەسەنایەتیە تا ئێستا تۆ وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیر و هوەری سلێمانی دڵخۆشی بە و وردە ئیشانی کاکرێت لە بواری هوەری یاخود با بڵێن بواری ڕۆشنبیری دەزانی من ئەبێ ڕوونکردنەوە بدەم من جارە من کەسێکم لە چوارچێوەیەکی منە بۆە لەگەڵ ئەمە لەگەڵ هونەرمەندێکا باسکەڵاتیادیە بەزارەکە زۆر منتەقە ینی بەڵام من بۆی بۆ بەچوی بینەرەکانمان ڕووتریکەینەوە موقعی خۆمان دیاریکە منش کەسێکم لە چوارچێوەیەکی پەیوەندی ڕەفیقاتی و کۆمەڵایەتی دیاریکراوە لەم چوارچەوەی خۆمە من زۆر گەشت بینم پێم وایە هاوڕەکانی من کە من باسی حەسەن زیرەکەین ئەوان ژووکم من حەزیان لێتی یعنی ئیتفاقی نەزەرمان هەیە لەسەر هونەرمەندەکان دەوروبەری کە هاوڕەکانی منیانی بەڵام ئەوەی کاگام لە خەڵکی تریشە بۆ نمونە حەزیان لە بەهجەت یحیایە حەزیان لە عەدنان کەریمە حەزیان لە مەزەری خاڵقیە حەزیان لە ینی هونەرمەندە تازەکانیش بەس کاک بابەکر بمبورە ئێستا مەسەلەن بۆ منە بەهجەت یحیا کاڵێ بمبەنەوە من کوڕی ڕۆژهەڵاتم ینی ئەو گەڕانەوەیە خۆ با بڵێن ئەو بە مەرجعیکردنی ڕۆژهەڵات و مەسەلەن بۆن منەینی خۆ ئێستا لای هونەرمەندەکانی تریشمان ئەوەندە بەهێز ئەوەندە گەورەیە زانی آخر من نازانم ئەو بەڵام بەهجەت خۆی ستایلێکی جوانە ینی دەنگێکی خۆشە نادرە ینی کەم بێنێ من ئەمێ شتێک ڕوون کەمەوە موضوعی مهمە من لەم ڕۆژانی پێشە لە یادی مامۆستا عەلی مەردانم قسەی مەرکرد لێرەش دووبارەیەکەمەوە بۆی بگاتە خەڵک ینی ڕەنگە خەڵکی تریش پێویستی بیکاتەوە هونەر کۆن و تازەی نییە هونەر فەن ینی کۆن نابێ ینی من حەزەکەم نمونە بێنمەوە ئێستا جەناب تەزانی ینی ئەوەندەی کە باسی یۆنان بکەین یۆنانی قەدیم بکەین مەسەلەن لە هەموو ئەوروپایە ساڵانە شعرەکانی ئەلیادە ئۆدێسا چاپەکرێتەوە و ئەم شعرانە کۆن نەبوون ینی ئەلیادە ئۆدێسا لە ئەوروپایە کتێبی مەقروء نەخوێنرێنەوە ینی ئێستا مەسەلەن شعرەکانی هۆرازش خوێنرێتەوە لە ئێران شاهنامەی فردەوسی کتێبی ماڵانە کتێبی بەردەستە کە فردەوسی خۆ دەزانین ساڵی 1925 میلادی لەدایک بووە لە هەزار شتێکان بردووە ینی 1900 ساڵم بردووە مثلا تۆ لە شاعیرەکانی ترگەڕێکە ئەمە مثلا سعدی و حافظ و مەولانە ئەسن لە ئەمریکا ئەخوێنرێ مەولانە لەوە دەرچووە لە ئێران ئاسی جیهانیە و مثلا شعری ئەڵمانی مثلا شعرەکانی گۆتا مثلا ڕۆمانەکانی مثلا ئالام ئازارەکانی ڤارتەر هی گۆتا شعری ینی ڕۆمانی ئەوروپایە مثلا کتێبەکەی تۆڵستۆی جەنگ و ئاشتی کتێبەکەی تۆڵستۆی ئانا کارینە کتێبەکەی تۆڵستۆی کتێبەکانی تۆڵستۆی بەگشتی مثلا لە ئەوانەی فەڕەنسا ڤیکتۆر هۆگۆ مثلا بێنەوەیانی کراوەتێک و جەناب دەزانی یعنی ڕۆمان و هونەر و ئەدەبیات کۆنبوونی نییە بە هیچ شێوەیەک زانست کۆنبوونی هەیە مثلا زانستی پزیشکی مثلا لە سەردەمی ئەرستۆ بۆ نمونە کە با کتێبەکانی ئەرستۆ تەماشاکەی زۆری بێکەڵک بووە ئەرستۆ لەباری فەلسەفۆ ئێستاش ئەمڕۆیە هی ئەمڕۆی ئەرستۆ بەڵام لەباری زانست کتێبەکانی کۆم بووە نەک هی ئەرستۆ هی 5 ساڵ پێش ئێستا زانستی پزیشکی شتەکانی خۆڕەت دەکاتەوە زانست بەردەوام لە گەشەکردنایە بەردەوام لە ڕاتکردنەوەی تیۆریەکانی خۆی پێشتریایەتی بۆ نمونە نەچمە سەر مەسەلە وردەکانی نەخۆشیەکان چونکە ئەمە شتێکی ئیسپاتە مۆبایلەکەی من و جەنابەت
ئێستا من و جەنابەت مۆبایلی 2016 بەکارێنین پێش 10 ساڵ مۆبایلەکە ڕەنگە ئەوەنە بەقەی چیلۆیەکە بوو یعنی تەکنۆلۆژیا و زانست بەرەو کۆمبوون ئەچێ بەڵام هونەر بەرەو کۆمبوون ناچێ حەسەن زیرە قەت کۆن نابێت چونکە ئەوانەی حەسەن باسێکە ئەوانەی مەزهەر باسێکە ئەوانەی بەهجەت باسێکە ئەوانەی کە ئەم هونەرمەندانە باسییان کردو ڕەسەناتێکی قوڵی تایە تعبیر لە ئازار و خەم و خۆشیەکانی هەموو ئینسانەکانی وڵاتەکە زانست تعبیر ئازار ناکە زانست شتێکە ئیسپات بوو کە ئەمە شتێکە بەم شێوەیە وەشتی تازای بەسەرادێ بەڵام هونەر کۆنبوونی نییە گەبێ مەسەر دین لە دینیشە هەروایە لە دینیشە مەسەن تۆ تەماشاکەی عەبدولباسط مەسەن قورئان خوێنێ تا ڕۆژی قیامەت عەبدولباسط باسطە ئەم دەنگە خۆشە ئەم دەنگە هونەریە کە قورئانی پێخوێنێتەوە یعنی ئەمە کۆن نابێ چونکە دەنجی ئەو دەنجێکە کە بەلای هەموو بەنی بەشەرە و مەقبوڵە بڕێی من وایە پێم وایە واش بیانی لەبەرەوە شتی هونەری ئەساڵەتی هونەری قەت کۆن نابێ لەبەرەوە ئەبێ ئێمە هەڵدەین شتی ڕەسەن بەرهەم بێ یا ئەوانەی کە هونەری کە ڕەسەنیان بەلاوەیە ئەوانە هام بدەین بێن بەرهەم بێن لە وڵاتەکەمان ڕاستە بەداخۆن سەر مەسەلە هونەرەکان ناتوانم هیچکێکە بۆسم بەشی دومی بەرنامەکە بۆ شتێکی تر تەرخانەکەنی وش قسەکردن لەسەر ڕۆشنبیرەگەنا پێم خۆش بوو هەر قسە لەسەرەوە بکەین کە مەزەری خالقیڵە شیرین تەشیا ڕێسێ ڕەنگە شانی ئەوە بێ کە گوێ لێگری بگەڕێتەوە بۆ سەربانیژەیەکی لادەیەک و ببینی کە بە شێوەیەکی کردەیی مەسەلەن بۆن منە ئەگەر هونەرمەندێک بێ دەتوانێت مەسەلەن بۆن من لە ڕێگای ئەم مەسەلەن بۆن منە مێچجە هونەریەوە هەر تابلۆکەش دروست کاتەوە جارێکی تر بەداخۆ ئێمە تەسەورەکەم کە ئەندازەیەک لە ڕەسەنایەتی دوورکەوتوینەوە تەمەنایەوەکەن کە لە داهاتووە بە زۆر لە جۆرەکان بچینەوە سەر ئەمە کاک بابەکر جۆن لۆک قسەیەکی هەیە ئەڵێ مرۆڤ هەر ئەندامێکی بەکاربێنێ ئەوەی زیاتر گەشاکە ئەگەر ئەمە بگوازینەوە بۆ بابەتی ڕۆشنبیر و پەیوەست بە هزرەوە پەیوەست بە ئەوەی کە پێگوترێ مشکی ئینسان ئەوەی کە پێکوترێ عەقڵانیەت ئایا ڕۆشنبیری ئەمە توانیوێتی یاخود با بڵێن بە شێوەیەکی گشتی ئێمە توانیومانە عەقڵمان بەکاربێنین بۆەوەی زادەی عەقڵ و تا بە عەقڵانی بوونی ئێمە بێ بە کایکی ڕۆشنبیری تەواو یاخود با بڵێن ڕۆشنبیری ئێمە لە ڕێگای بەکارهێنانی هزرمانەوە پێبگات یاخود کامڵ بێ ڕاستەکەی ینی مۆزۆی ڕۆشنبیری و هونەر مۆزۆیەکە بەڕێی من تەواان زۆرتر لە پێودانگ و مەعایری عەقڵانیەت تا تەماشا ناکرێ کە تۆڵی عەقڵانیەت ینی منطق جاری وایە هونەر لە دەرەوەی منطقە بە پێ منطق قیاس ناکرێ ینی زۆر لە هونەرە ئەوترێ کە منطق نییە بەڵام جوانە تابلۆکانی پابلۆ بیکاسۆ تابلۆکانی مەسەلەن هەندێک لە هونەرمەندانی تری گەورەی ئەوروپا یعنی کە تەماشایەکەی شتی تێکەڵ پێکەڵە بەڵام معنایەکی قوڵی لە خۆی هەڵگرتووە یا هەندێک مەسەلەن ئەسەن شانامە ئەو بەشە ئوستوریەکەی شانامە دوو بەشە جەناب دەزانی بەشێکی ئوستورەیە ئەفسانەیە بەشێکی تاریخی ئێرانە بەشە ئوستوریەکەی کە مەسەلەن ئەڵێ مەسەن دەڕۆژ دوو پاڵانەکە شەڕیان کرد و ئەوەندەیان شەڕکە عراقەکە بوو بە قورس و پاو لەژە قاچیانە ئەمە منطق قبول ئەمە قبول ناکە منطق قبولی ناکە بەڵام لە ڕووی جوانیەوە جوانە مەسەلەن بینەوە سەر عرفان مەسەن کتێبەکەی عەتار نێشاپوری کتێبێکی بە ناونیشانی تەزکرەت الئەولیا لە ئەم کتێبەی کە کتێبێکی ئەزگار مەشهوری عەتارە باز لەوەکە کە ڕۆژێکیان ڕابیعی عەدەویە لەسەر بانیژێک گریا ئەوەندە گریا کە فرمێسکەکانی لە خوارە جۆگەلەی بەست و ئیتر بوو بە ئاو ڕۆشتیانی کەسێک تێپەڕی لە خوارەوە ڕابیعی نەئەبینی وتی خوایە جانەبێ ئەم ئاوە کە لێرە ئەڕوا دوی خۆمەوە پاک بێ بۆ خواردنەوە ڕابیع هاواری کرد نەیخۆیتەوە ئاوە هی کەسێکی تاوانبارە ڕابیع خۆی کەسێکی مەشهوورە لە ڕووی عرفان جێگەلینەکان ئەمە لە ڕووی منطقەوە نامنطقە نه ئینسانەوە نەفەزانی کاک بابەکر ببوورە ئێمەزانین عەفو هەتا بە ئەمە تێکەڵکەین بە ئەدەبیش خۆی ئەدەب ئێمە ئازانین پایەکی گرنگی ئەوەیە کە مبالەغە مبالغی تایە ئێمە ئازانی کە تەنانەت ئەدەب کە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان زۆر تێکەڵ بێتەوە ئاوێزان بێتەوە بە مەسەلە هونەریەکان ئێمە زانین معقولەکە بە نامعقول بۆ بە پێچەوانەوەشەوە قسەکەمان لەسەر من زیاتر مەبەسم لە کای ڕۆشنبیریەکە بوو خۆ تۆ دەزانی لە کای ڕۆشنبیریە یاخود با بڵێن پەیوەست بەوەی کە گوترێ ژیانی ڕۆشنبیر یاخود بەرخوردی ڕۆشنبیر ئێمە قسە لەسەر لۆژیکەکەین خۆ ناکرێت لۆژیکیش
ڕێگە بدەی وەکو ئەدەب مامەڵە بکە و قسە لەسەر ینی چۆن هەڵی ئەوە بکە بە پێوەری خۆی کە معقول کا بە ناماقول ئێمە قسەمان لە زیاتر لە مەسەلە ڕۆشنبیریەکە بوو بەوەی کە ئایا ئێمە توانیمانە ڕۆشنبیری ئێمە توانیوێتی عقل بەکاربێنێەوە عقلانی بیر بکاتەوە زیاتر بەسمەوە بوو بگورە ئەگە قسەکەی خۆ تەواوکەی بەسش بوو بەسم لەوە بوو کە ئەوەی ڕابعە تەواوکەم گرنگە چونکە ئەمە مەفهومەکە ڕوونەکاتەوە جەنابیش گیانی لەم مەجالا ڕوونێکاتەوە بۆ ئەو بەش یەخی قسەکانی ئێستا دێمۆسەری ئێستا جا کە کەسەکە تێپەڕە لە خۆیان ئەوە ئەبێ خۆمەوە ڕابعە هاوارەکە نەخێر ڕابعە پێوە هەر گوناحبارە کەسێکی عارف بوو ینی بەناو بانکە ئەمە لە ڕووی منطقەوە شتیوانیە ئینسان فرمێسکەوە ناڕژێ بەڵام لە ڕووی جوانیەوە لە ڕووی عرفانیەوە شتێکی تەواوە ینی ئەمە تعبیر لەوە کە یا هەر ئەوەش تەوا بڵێن ڕۆژتر ڕابعە بە سەحرایەکە ڕاکە گۆزایی پێ ئەیبات ئەڵێن ڕابعە بۆچی ڕاکێ لە وەڵام گۆزاوە بم من جەهەنەمە کوژێنمەوە لە ڕووی منطقەوە نە جەهەنەم بە گۆزاوە کوژێتەوە نە جەهەنەم وا معلومە بەڵام لە ڕووی جوانی عرفانیەوە شتێکی جوانە ینی ڕابعە ئەوێ بڵێ کە جەهەنەم نابێ خەڵک خوای خۆش بوێ لە ترسی جەهەنەم خوای خۆش بوێ خوا خۆی ینی بەرحەڵامە مۆزێکی ترە بەڵام بەسم لە دەرەوەی منطق ینی ئەدەبیات لە دەرەوەی منطق جاری وا قیاساتی خۆیەکە ئەمەی کە ڕۆشنبیرەکانی ئێمە کارێن کردو بڵێ ینی هەندێک لە مەجال ڕۆشنبیریە ئێمە مەجموعە نووسەری گەورەمانەیە کە فعلا لە ڕووی عەقلانی و منطقی و بیریان کردوتەوە و دەوری زۆر کاریگەریان هەبوو من نامێ ناوی کەس بێنم لەو ڕۆوە و زۆر دەوری کاریگەریان جێڕاوە و ئێساش هەیانە لە مەیدانی ڕۆشنبیریە لە مەیدانی هونەر جیاوازە ڕۆشنبیری هونەر بەجایکەنەوە هونەر شتێکە تۆزێک فەرقی هەیە لە مەجای ڕۆشنبیریە مەجای شەتەحات کەمترە لە مەجای هونەر لە هونەرە ئەکرێ ینی ئینسان لاڕێ بڕوە مثلا نیتشه کتێبی چیە بەناوی شەتەحات نیتشه فیلسوفێکی گەورەی ئەڵمانیە ینی لە زمانی خۆیان کەم کەسێک خوێندەوە نیتشه بەڵام ئێستا چێکە لە فیلسوفە گەورەکانی عالەم ینی ئەکرێ بەڵام لە کوردستانە بەڵێ ئێمە ڕۆشنبیری زۆر گەورەمانەیە ڕۆشنبیری زۆر جددیمان هەیە کێشەمان ئێمە لە ڕۆشنبیر و هونەرانی لە وڵاتە ئەگە بینە لە سیاست کێشەمانەیە باشە حکومداریە کێشە باشە کاک ئەگەر بە شوێن کاری ڕۆشنبیرەوە بین بڵێن پرۆسی ڕۆشنبیر بوون پرۆسەیەکی ذهنی یاخود باڵێن معنەوی ڕوتە ئەبستراکتە یاخود بە پێچوانەوە هەردوو لایەنە ینی پێدراوێکی دوولایەنە هەم لە ئاستی معنەویەوە دەشێ مەسەلەن درەوشانەوەمان تا دروستکە و هەم لە ئاستی مەسەلەن بۆ منە کردیشەوە پرسیارەکە بە ئاوا لێ بکەم سادەیکەمەوە ئایا دەشێ مەسەلەن بۆ منە لە ڕووی معنەویەوە بمانکە بە پرۆسی ڕۆشنبیر بمانکە بە نووسەرێکی باش بەس گرنگ ئەوەیە ئایا ئەتوانێت بمانکە بە سیاسێکی باز نه هیچ قیاس نییە ناخێر نەوەڵا ینی ئەو مۆزوعانە بڵێن ڕێنی بە زۆر مەسەلەی تریەوە هەیە بەڵام ئەو بەخواگەر وابێ کاک بابەکر ئەمە کێشەیەکی گەورەیە ئەگەر سیاست دوورخینەوە لە پرۆسە ڕۆشنبیریەکە ینی ئەو شانسی لێ بسێنینەوە بڵێن بە تەواوی مانە سیاست بەپێ کردەیەکی ڕۆشنبیری ئەڕوا کەواتە ئێمە چیەکەین ینی ئەمە گەروابێ بەرەو تارمایەکی گەورە و بەرەو تاریکێکی گەورە بەڵکارە ساتە خۆی کێشەی گەورەی وڵاتی ئێمەوە کە ینی سیاست بە دوورە لە ڕۆشنبیری ینی سیاسەکان من ڕۆشنبیر نین بەداخەوە ینی ئێمە لە وڵاتی ئێمە سیاسەکان ناخوێننەوە سیاسەکانمان لێکۆڵێن ناکەن سیاسەکانمان شەڕی قودرەتەکەن شەڕی دەسەڵاتەکەن دەسەڵاتیان زۆر لا گرنگە بۆ ئەمە شتێکە لە خۆرهڵاتە بەداخەوە ماوەتەوە کە نعماتی مادی لە دەسەڵات هەیە و ئەمان شەڕ بۆ نعماتی مادیەکەن ینی ئەم دیدگای کە دین بەگشتی هەم دینی ئیسلامی هەم دینەکانی تر دەوریان هەبووە لەوەی کە ئینسان دوورکەوێتەوە لە شتە مادیەکان ئەمەش ڕۆشنبیریە تەبان تەماشاکە لە دینی ئیسلامیە دینی ئیسلامی لە ئێران بە تایبەتی لە ئێران زۆر تێکەڵ بڵێ عیرفانە ینی ئێران ئەدەبیاتی ئێرانی بەگشتی بەبێ عیرفان 180 ئەڕوا بە تایبەتی ئەدەبیاتی کۆن ینی ئەدەبیاتی تازەی نا ئەدەبیاتی کۆنی ئێرانی عیرفانی ئیسلامی لێ بسەنیتەوە بەتاڵە بەڕاستی لە دوای شانەمەوە تو تەماشاکە لە حافظتەوە بۆ سعدیت بۆ مەولانات بۆ خاقانیت بۆ ئەنوەریت بۆ ئەتر هەموو شاعیرە گەورەکان و بۆ ئێستا باسم کرد بۆ عتارەوە خۆی ئەوانە هەر خۆیان ئیبداعیان کردو لە عیرفانە ئەوانە مؤسسی عیرفانی ئێرانی عتار و مەولانە ئەوانە یعنی ڕۆشنبیری ئێمە بەداخەوە سیاسەکانی ئێمە ڕۆشنبیرەکەی خۆیان زۆر لاوازە و زۆرتر ینی سیاسەکانی ئێمە ڕوحێکی دنیایی ڕوحێکی موقت ڕوحێکی ئەوەی کە بخۆ
خۆ بڕۆ ینی بیر ناکەنەوە لە ئەو حاڵەتە ئینسانی کە ئەمانیش کۆمەلگایەکێ خۆیان ڕم مناڵەکانی ئەوان دێ مناڵ مناڵەکانیان دێ نەوەکانی تر دێن ئەمانە پێویستە بەخێو بکرن لە ڕووی ڕۆحیش و لە ڕووی مادیشەوە پێویستە بناغێکدا بڕێ بۆ نمونە لەوەکو وڵاتانی تری ئەوروپا و وڵاتانی تری هەتا خۆڕەڵاتیش یانەگوت سوین و یابان و وڵاتی پێشکەوتەکانی خۆڕەڵات یانی ئەمە چۆن ئەکرێ ئەبێ ڕۆشنبیرانی ئەم وڵاتە کار بکەن من قسێکم بخۆنێتەوە لەو گۆوارێکی ڕۆشنبیرانە ئەڵێ لە فەڕەنسا هەموو سیاسیەکان حەزەکەن ئیبداعێک ڕۆشنبیری بکەن و هەو ڕۆشنبیرەکان حەزەکەن کارێکی سیاسی گەورە بکەن وڵاتێکی پێشکەوتووە فەڕەنسا ینی سیاسەکان خۆیان پێ گرنگ نییە تاو کاتێک کە بۆ نمونە کتێبێکی ڕۆشنبیرانی نەنووسی بێت مەسەڵەن سەر کتێبەکەی جاک شیراک من فەترەی پێش خوێنمەوە مذاکراتەکانی لە هەموو کتێبەکە شانازی بەوە کە ئەو کاری بە ڕۆشنبیری کردو لە فەڕەنسا کە جاک شیراک بنوتۆر زمانێک بیرمان دێ کە سەرۆک کۆمار بوو ینی هەستمان نەکردەوە وایە بەڵام هەموو کتێبەکەی بازەوە کە چی کردو لەناو پاریسا بۆ بالێ بۆ مۆسیقا بۆ دروستکردنی بینای جوان بۆ کاری ڕۆشنبیری این تو ئەمە ئەبینی وڵاتانی ترە لە وڵاتی ئەمە ئەمە نیە چی بکەین ئەبێ بەرنامانە بکەین من لەگەڵ جەناب تا قسە بکەم جەناب خەڵکیتر بانکەی این ڕۆشنبیری ببێتە کایەکی مەلموس و بەرهەست لە وڵاتەکەداوە کاری بۆ بکرێت قسە بکەم ڕاستە کاک بابەکرد تۆ کۆنسەرتێکی تازەتان کردو نزیکی 1600 کەس هاتۆ بۆ کۆنسەرتەکەتان باش دەپرسم باشە چەند لەو 1600 کەسایەتی سیاسی دیارەکانی ئەم کوردستانە بوون لە کاتێکە سیاست دەبێت گوێ لە هەست و خوستی کۆمەڵگاکەی بگرێت ئەبێت لە ڕێگای موزیکەوە پامی پێ بگاوە لە ڕێگای شانۆ پامی پێ بگاوە لە ڕێگای هوەرەوە پامی پێ بگات لە ڕێگای ڕۆشنبیریەکانەوە قسەکەم لەوەیە تا چەند ڕۆشنبیرەکانی ئێمە توانن گوێکی مۆسیقییان هەبێ چاوێکیان هەبێ کە سەیری مەسەلەن بۆ منە دنیا شێوەکاری و هوەر بکەن تا چەند مەسەلەن بۆ توانن بەشداری ئەو وەکو وتمان چەنانە گوێ لەو حیوارانە بگرن کە لەسەر شانۆیەک پێشکەشەکرێ ئایا ڕۆشنبیری ئەمە لانی کەم ئەم شانسەشان هەیە سیاسی ئەمە ببوورە ڕاستەکەی لێ بوو خەڵکی سیاسیشی لێ بوو من نامێنای کەس بێنم بەڵاتە شانسێکی گەورەمانێ بەڵێ لێ بوون و ئەوانش بە حماسێکی گەورەوە هەستانە سەر پێ لە کاتی ئەخیرە کە قەتعی ئەخیری مۆسیقاکە لێدرا و زۆر جاری کە شەندە سیاسی من ناوێن بێنم دێن بەشدارن و پشتیوانیشن نەکرد بەشدارن پشتیوانیشن بۆ کاری هونەری بەڕاستی پشتیوانن یعنی مادیەن و معنەویش هەردووشیان پشتیوانیەکە لە کاری هونەری دایرەکەی ئەمە بەشانازیەوە بەڕاستی سپاسیانەکەین یانی ئەمە کە ڕەنگە خۆش نەبێ ناویان بێنین بەڵام هەیە خەڵک هەیە لە سیاسەکان بەس کەم یعنی کەم ئەمە دیارە حجە نیە سیاسەکانی ئەوروپا من کە لە ئەوروپا ژیان ماوەیەک بەسەر لە لەندەنەوە چن بۆ پاریس بۆ پارچە مۆسیقایەک گوێ لێ بگرن لە لەندەنەوە چن بۆ نیویۆرک بۆ شانۆگەریەک دەچن بۆ بەرلین ینی لە ئەوروپا ئەمە زۆر هینە ینی زۆر باوە ینی زۆر باوە کە خەڵکی سیاسی ئەستا خەڵک جدیوەری ناگرێت کە کاتێک ئەهلی هوەر نەبێ ئەهلی فەن نەبێ ینی گوێ لە فەن نەگرێت هوەر نەگرێت چونکە خۆشیان هەر برنج و فاسۆلیاکەنیەوە جەناب دەزانی ینی ئەمە خەزای خواردنی لەشە بەزەوەی خۆی ڕۆحە ینی بەرحاڵ ئەمانە ئەبێ بوروژێنرێ ئەبێ من پێم وایە میدیا ئەم شتانە ئەبێ بوروژێن کاک بابەکرد ئێمە ئەزانین لە 2 دەیە و نیوی ڕابردووە حیزبەتی کارێکی کردووە کە دەستی خستۆتە ناو زۆر شتەوە بەدەیاندام و دەستگای دروست کردووە هەردام و دەستگای فکری ڕۆشنبیری نازام سیاسی ئاینی زۆر تا چەند لە دروستکردنی ڕۆشنبیری مزەیەف ئەوەی کە تەنها ناوی ڕۆشنبیرەوە ناوەڕۆکی دەکرێت خاڵی بێ لە پیشەی ڕۆشنبیر تا چەند ئێمە خاوەنی ئامەشین زۆر خاوەنی ئەوەی بەداخەوە خاڵکی گرنگەوە بەڕاستی بەرنامەیەکی ئەوێ ئەوە گرنگی ئەوەی کە ئێستا لە سلێمانی ئەتوانین ئێمە هوەر بەرهەم بێنین ئەوەیە کە ڕۆشنبیرە مزەیفەکان هوەرمەندە مزەیفەکان دوورکەوتنەوە ئەوانەی هوەرمەندی مزەیفون بۆ پارە هاتبوون پێشەوە پاران ئەخوارد دزیان ئەکرد فەسادیان نەکرد و سیاسەکانم بە سەهوە برد ئەوانەیە ئێستا نایانە پێشەوە و ناتوان بێنە لای ئێمە چونکە ئێمە ئەهلی هوەرە ناسین ینی ئێستا ئێمە خەریکین تەتەڵەکات پێشەوە لە بێژینیانە دێن جارێکیکە خۆی ئەوانەی ئەهلی هوەرن لە ڕەسەناتیانی خۆیان هاتوونە پێشەوە سلێمانی ئێستا پڕە لە هوەر هەفتەی هەندێک شوێنێ هەفتەی 2 جار بەراسیمی هوەریتی هەیە وەکو وتێل فەرەح و کافتریا زەردەشت تەلاری هوەر بەردەوام مەراسیمی تایە بەردەوام ئێمە خۆمان هیچێک لە بەش دایرەکان ئێمە سەپەرشتێکی تەبان ئەگەر تەماشای لیستی چالەکەەکانی تەلاری هوەر بکە ئەزانی چی کار کراوە ئەمساڵ تەماشای لیستی کارەکانی هەوڵ ڕۆشنبیری بکە ئەزانی چی کاری تاکراوە تەماشای حتا هۆڵی تەوار بکەن ئەزانن چی کاری ڕۆشنبیری هوەری تاکراوە
لە شانۆدا سلێمانی یەکەمە حەزەکەم بە جەنابەت بڵێم بە بیدرانیش بڵێم لە مۆسیقادا ئێستاش ئێمە یەکەمین لە ئاسی هەموو کوردستانە لە سینەمادا ئێمە خەریکین دەستمان پێ کردووە لە شێوەکاری ئەم ساڵی 2016 سلێمانی یەکەمی هەموو کوردستانە بە تەحەداوم قسە یەکەمیان لە کاری ڕەسم بە هەموو لە جاڕسم لە پەیکەرتاشیەوە تا گاتە وێنە کێشان تا بەشەکانی تری هونەری شێوەکاری یعنی ئێمە لە هەموو لە هونەری میلی هونەرمەندە میلیەکانی سلێمانی وەکو باسم کە لە پێشی بداتی بەرنامەکە بە شانازیە و تێلی پەنجەسەران بۆ گیری شارەکانی تر من بۆ مەراسمی ئاهەنگ هونەرمەندە میلیەکان و هونەرمەندە ناسراوەکانی سلێمانی لەبەرەوە ئێمە خەریکین و ئەم فترەی قەیرانە ئابووری و قەیرانە سیاسیە وای نەکردووە هونەرمەندە ڕەسەنەکان دوورکەونەوە وای کردو بێنەوە پێشەوە چکۆکو باسم کردەوە پرسیارەکە جەناب فراس گرنگە ئەبێ بەرنامە لەسەر بکرێت کە بۆ زەمانێک بە 3000 کەس خەڵاتیان نەکردن کە هیچ ئینتاجێکی هیچ بەرهەمێکی هونەریان نەبوو بۆ وڵاتە هیچیان نەکردو ئەخر ئەمەیە خۆی ئەمەیە سقوتی قیەم لە وڵاتێکە کە دەسەڵاتی سیاسی گەندەڵ و فاسد بوو ئەنی وا کات کە هونەریش فاسد بێ و هونەریان فاسد کرد لە وڵاتە ئێستا خەریکە ئەم قەیرانە کە دروست بووە ئەگەر زۆر لایانی خراپ و شەڕی هەیە ئەو بوعدەشی هەیە ئەو خێرەشی هەیە کە بەڕاستی هونەر خەریکە هونەری ڕەسەن گەشە ئەکاتەوە چونکە هونەرمەندە ڕەسەنەکان هاتوون ئێستا هونەری خۆیان پێشکەش کاک بابەکر بەداخەوە کاتێکی زۆر کەمم ماوە پرسیارگەلێکی زۆرم هەبوو بەڵام ڕەنگە ئیکتیفاکەم بە پرسیارە دوو پرسیاری تر ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە سوپاس دەکەم ئێمە ئەزانی کە سیاسەکان هەمیشە دۆخێک دروست دەکەن و لە سەر دۆخەکە کڕەکەون بەڵام وەزیفەی ڕۆشنبیر ئەوەیە کە ئەم دۆخە ئەندازەیەک بجوڵێنێت چوزانم بیشڵەقێنێ شلوێ بکە نازانم ینی هەستەکەی زۆر جار ڕۆشنبیرەکانی ئێمەش ڕۆشنبیری هەناسە درێژ نین ینی تەنەفوسیان دوور درێژ نیە یاخۆ با بڵێن زۆر جار ئەوانش تۆزێک میسالی بیرەکەنەوە لەوەی کە ینی دانێ بە بازێکم شتێ بگۆڕێ لە کاتێکە سیاسەکان سەبرێکی زۆرەگرن لە سەرمانەوەی ئەو دۆخە بەو شێوەیە لە ململانەیە تا ئێستا چێ سەرکەوتووە تا ئێستا جەدەلەکە ساغ نەبووتەوە بەڕۆی جەدەلی نێوان ینی بەردەوامە بەڵێ بە بڕای من نمونێک دێنمەوە بۆی جەنابەت وە بینەرانیش بەرچاو ڕوون بێ یعنی ئازاترین کەس وەختە گەلە گورگی بۆ دێ ڕاکە ئازاترین کەس قارەمانترین کەس ینی لە شەوێکی زستانی ساردا هەر میسانە کە ئەسلحەی پێبوو یاخود هەژدۆ کەس لە پشتی بوو ناترسێ لە گەلە گورگ ناترسێ لە زاڵم یعنی ئینسانەکان ئینسان مەوجودێکی اجتماعیە عقل و هۆشی هەیە کە بزانێت پشتی بەتاڵە ئەو ئازاتی نامێنێ و حەقیقەتی ناتوانێت نامێنێ ینی ڕۆشنبیریش مەوجودێ بوونەوەرێکە وەکو ئێمە ڕۆشنبیر مەوجودێکی مەریخی نییە ئینسانە هەستی هەیە ترسی هەیە ئازاتی هەیە ڕۆشنبیرەکانی میسر وڵاتێکی گەورەی عەرەبیە لە زمانێکی 30 ساڵیان جەناب دەزانی ساکت بوون بۆ چونکە سیاسەکان ساکت بوون سیاسەکان جەسوور نەبوون ئەوە سیاسەکان کە بە تەقکە بشکێنن ینی خەڵکی ڕۆشنبیر قسە ئەکا خۆ لە زمانی پێش فەرشی فەڕەنسا زۆر کە قسەیە کرد ینی جەناب دەزانی ڕۆسۆ بەرهەمی شۆڕشی نەخوان ڕۆسۆ کتێبەکانی خۆ نووسی جا کتێبەکەی ئەمیلە یا کتێبەکەی پەیمانی کۆمەڵاتی یا کتێبەکانی ترێتی یا ئەترافاتەکانی هەمووی بڵاو بۆ نەگەیت بە شۆڕش بەڵام کتێبەکانی ئەو بوو نەمایەی شۆڕش هەندێک کەس دەڵێن ڕۆبسپێر کوڕی شەرعی ڕۆسۆیە ڕۆبسپێر کێچێکە لە ڕابەرە گەورەکانی شۆڕش یعنی لەبەرەوە ڕۆشنبیر قسەی ساکت بێدەنگ نەبوو بەڕاستی ڕۆشنبیر هاتوهاواری خۆی کردووە بەڵام سیاسەکان کە ئەبێت تەرجمەی ئەم فکرانە بکەن من نامێ ڕۆشنبیر باشەکانی کوردناو بێنم بەڕاستی مەجموعەیەک ژمارەیەک کەمتر لە پەنجەکانی یەک دەست ڕۆشنبیری گەورەمە لە وڵاتە هەیە کە ئەفکاری ئەوان تەرجمە کرێت بۆ زمانەکانی تری ئەوروپا زمانەکانی تری دنیا ئەمانە هەرگیز بێدەنگ نەبوون ئەمانە چرابوون ئەمانە هەمیشە درەوشاو بن لەناو فکری خەڵکە و ئەمانە توانیویانە تەحەداکە بکەن بەڵام ئەبێ سیاسەکان ئەبێ خەڵک ڕێکخستنی خەڵک ئیشە ڕۆشنبیر نییە ڕۆشنبیر فەقەت چراکە داگیسێنێ ئەوەی کە خەڵک کۆکاتەوە سیاسەکان نەبێ حێزت دروستکەن کار بکەن بۆەوە کاک بابەکر دەزانم کە تۆش ڕەنگە تەبابی لەگەڵ ئەم چۆنەڵێ بۆ چوونێ من ئەویش ئەوەیە کە ڕۆشنبیرەکانی ئێمە لە بێکەسێکی گەوراژین هەر ئەوە نییە کە سیاسەکان پشتیان تێکردوون و هەرەوە نییە کە سیاسەکان مەسەن بۆن منە ئیش لەسەر چۆنەڵی جۆرێک لە ناشرینکردنیانەکەن زۆر جار بێکەسەکەیوان لە ناو کۆمەلگاش هەیە پەیوەست بەمەوە کاک بابەکر ئێمە لەسەر دەستی ڕۆشنبیرانی ئەم ساتەوەختە بووین یاخود ئەبین بە خاوەنی تێکستی باش تێکستی گەورە و نەمر هەمانە تێکستی باشمانەیە
ئێمە تەکسی باشمانێ بەڵام ئەزانی ڕەنگە ئەگەر دوورکەوینەوە لە ڕۆمان بەڵێ چیترمانەیە کتێبی باشمانەیە نووسری باشمانەیە ئەگەوە زەختم لێ بکەین ناو بێنم ناو دێنم زەخت ناکەم بەڵێ ینی مەسەن نێمە کاک مەریوای وەرە خانەمانێ یەکێکە لە نووسەر گەورەکان بەڕاستی ینی نووسینەکانی ئەو لە ئاستی خەریکم بڵێم ناوچەی شەخوێنرێتەوە وایەکێکە لە نووسەر هەر باسی بەختیاریش بکەین مادەما بەختیار بەڵێ بەختیار بێگومان بەختیاریش بێگومان ڕێبینیش کەسێکی واقعی ئێمە ژمارەیەک ڕۆشنبیری ئەجگار باشمانەیە بەڵام ئایا سیاسەکان من ئەو ساڵێکیان سیاسەکان لیانێن بەڵێ حەوە ساڵ پێش ئێستا یەکێک ئەو نووسەرانە کاک بەختیار عەلی بوو لەگەڵ کاک مەریوان ئەمریکی قەبزیانە بوو شتێکی وا هەبوو ڕایۆشکارێکی سەرۆک نووسی بووی سەرۆک ئاگای لە شتانە نییە بەم شتە بچووکانەوە خۆی مەشغوڵ ناکەم من وتارێکم نووسیەوە زەمانە بەدانوشای ڕایۆشکاری سەرۆک نووسیم و ڕایۆشکاری سەرۆک ئەبێ ئەسڵەن بە سەرۆک بڵێ کە گرنگترین شت ئەوەیە کە نووسەرەکان و ئەندێشمەندەکان وڵاتەکەی خۆی بناسێ کاری سەرۆکی وڵات ئەوەیە کە بزانێت چێ لە وڵاتە لە پێش هەموو کەس و فکر بەرهەمە هێنێ کارەکەی ئەنێ لیستی سەرەوەی ئیشەکانی سەرۆکەوە بێ کە ئەمانە بناسێ کە ناسێ بەحسابی خۆی تەبرەی کردبوو ئەو ئەین تاوانباری سەرۆکە دەکەیتەوە کە سەرۆکێک نەزانێ ڕۆشنبیر چیە لە وڵاتەمانایە سەرۆک چییە سەرۆک نییە ئەگارە دنیا نیە لەبەرەوە ئەمەیە کێشەکە کەواتە ئێستا خاوەنی تێکستی باشین دڵنیاییەوە ئێمە لە ڕۆشنبیرە نەقسمانی ئێمە لە سیاسی باشە نەقسمانەیە ئێمە لە خەڵکی دەسۆ لەسەرەوە و سیاست نەقسمانەیە ئێمە قەیرانی سیاستمانە قەیرانی فکرمان نییە لە وڵاتە کاک بابەکە ڕۆشنکردێتەوە ببوورە لەوانەیە من تۆزێک شتەکانم پەرش و بڵاو باس کرد بێت تو محەم زۆر بوو بەوەی کە زۆرترین شت باسکەین هیوادارم ینی شتێکمان باس کرد بێ کە ئەندازەیەک لانی کەم ئەگەر بە کورتە مێسجیش بوو بێ ینی شتێکمان گەیاندە بێ تەمەناوەکەن کە لە ئایندە شاجارشکە لەگەڵ جەناب تا بتوانین بەرنامەی تر لەسەر تەوەری جیاوازتر لەمە بکەین ئەگەر من هیچ کاتم نەماوە بەس ئەگەر شتێک کە زۆر بە شایانی ئەزانی و بە شێوەیەکی زۆر کورتە پامێک ئەگەر دەتوانی جەنابەت بێ لەگەر من درکم نەکرد بێ سپاس وڵات جەنابەت باشینەکان کرد پرسیارەکان بەڵام من لە کتێبێکم لە بەرجی کتێبەکە 2004 چاو بەناوی کامڕێگا کتێب یەکەمی منە لە پشتەکەی لە بەرجی ئەخیری نووسراوە کە تەنها ڕێگای یاخۆ ڕێگای سەرەکی بۆ ئەوەی وڵاتە پێشکەوێت کە میدیاکان بێنە پێشەوە میدیاکان گرنگن یعنی میدیا تەلەڤیزۆن ڕادیۆ شمشێرێکی دوودەمە ئەشێ بەخراپ بەکار بێ ئەشێ بەباش بەکاربێنێ جا بۆیە یعنی میدیاکان ئەتوان ئەم مۆزوعاتی گرنگی ڕۆشنبیری سیاسی بروژێن سیاست بە ئەندازە پێویست پەیام KNN NRT کورسات ئەوروژێنێ ڕوودا و فڵان ئەمە بەڵام ڕۆشنبیری هونەر مۆزوعی گرنگە لە وڵاتانی ترە ینی مۆزوعی ڕۆشنبیری هونەر مۆزوعی مەطرحە نەک مۆزوعی سیاست لە ڕەنگە لە بەریتانیا زۆر کەس نزانێت سەرگۆزریان چێە بەڵام ئەزانێ مەسەلەن ئالتون جۆن چێیە کە یەکێکە لە هونەرمەندە گۆرانی بێژەکانی وڵات ئەزانێ مەسەلەن لیۆناردۆ کاپریۆ چێیە ئەزانێ مەسەلەن دەرهێنەری مەسەلەن فیلمی تایتانیک چێیە بەڵام لە وڵاتی ئێمە ئێستاش وای لە نەهاتووە ئێستا ئەبێ میدیا کار بۆ بکە کە سیاسەکان بچنەوە ڕیزی دواوەی میدیاکان ڕۆشنبیران و هونەرمەندەکان بێنە پێش چونکە ئەمانە خەڵکێکی بەریئن ئەمانە خەڵکێکی خەتەر نین ئەمانە حتا باز بکرێن ناوداریش بن هیچیان نییە زۆڵم پێ لە کۆمەلگا بکەن بەڵام سیاسەکان دەستگایان هەیە بۆ زۆڵم لە کۆمەلگا سیاسەکان چەکیان هەیە پۆلیسیان هەیە سوپایان هەیە ئەمنیان هەیە ئەوانان هەیە زۆر بەڕێز بابەکرد دڕایی بەڕێوەبەراتی ڕۆشنبیر و هونەری سلێمانی سوپاس کە لە ستۆدیۆی بەرنامەی ڕوانگە ئامادەبووی وەڵامی پرسیارەکانم داینەوە بەڵێ خۆشویستان بۆ ئێوەش تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ